ساوڕیان هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لە هەر شوێنێکی دنیان. ئەمڕۆ دەمەوێ باسی گەمژەیی سیاسی و دیبلۆماسی مسڕ بارزانیتانە بکەم. ئێستا ڕەنگە کۆمەڵک کۆیلە و ماستاوچی و گەندەخۆر و ئەوانەیە بەو قسانەی من ئاوز بن، پێیان ناخۆش بی، بەڵام ئەوە لە واقعدایە. یعنی باسی ڕابردوو ناکەم کە نێچیروان بارزانی چۆن مەسڕوری گەمژاند. زۆر جاری کەش باسمان کردیە لە مەسەلەی ئازادی خوازانی بادینان. یعنی ئینادبوونی مەسڕور بارزانی هۆکارەکەی نێچیروان بارزانی لە زۆر جاریکە باسمان کردیە، ناگەڕێمەوە سەرەوە باسی زیاتر قسەی لەسەنە. بەڵام ئەمڕۆ باسی ئەم سەردانەی مەسڕور و نێچیتان لە بۆ دەکەم لە بۆ میونشن، لە بۆ کۆنفرانسەکەی. ئێستا ببینە لە کوردستان 24 دۆر و زڕنا دەکوتیتر گەمژە و کۆیلەکان شاباشتیان بە شێر و لایک و کۆمنتی و لە هەمووشی خۆشتر هەمیان یەک وێنەی بڵاو دەکەنەوە کە وێنەی سکوێریتیەکانی کۆنفرانسەکەیە. ئەوە بەو نیازە بڵاوی دەکەنەوە کە گوایە مەسڕور بارزانی چەند گرینگە، ئەو هەموو سکوێریتێ نازانەوە لە بەخاتری مەسڕور بارزانی نێوە لە بەخاتری ئەو خەڵکەی تکێ لەوێندە، ئەوەی حسابی لۆ نەکرێن مەسڕور بارزان. بەهەرحاڵ با دوور نەکەوینەوە لە باسەکەمان، بێنەوە سەر ئەسڵی باسەکەمان، ئەویش ئینادی و گەمژەیی مەسڕور بارزانی. ئەنی هاوڕێیان بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم کەسی یەکەم بۆ دیبلۆماسی بوون یان نیشاندانی ڕووی دیبلۆماسی هەرێمی کوردستان نێچیروان بارزانیە. خۆ یاسایە و لە پەرلەمان دەرچووە و جارانیش وا بوو مەسعود بارزانی هەموو ساڵە بۆ کۆنفرانسەی داهات، قەت نێچی نەدات ئیلا ئەگەر مەسعود بارزانی پێی نەکرا بەیان بیناردووە لە جێ خۆ. بەڵام ئەمڕۆ هەردووچیان هاتینە لەوەی مەسڕور لە گەمژەی خۆی هاتی. ئەنی بیر لەوەی ناکاتەوە ئەوروپیەکان ئەمڕۆ چۆن باسی کوردستانیان کردی، چۆن بە عەقڵی مەسڕور و نێچیری پێکەنینە دوو وەفد لە بۆ یەک کۆنفرانسی بچین. یعنی ئەو خەڵکەی لەوێن دەرە دەبی ئێستا چیان بە کورد گوت بیت. بەڵام ئەوانە لەبەرەوەی ئیناد و گەمژەی دیبلۆماسی و سیاسینە بیر لەو شتانە ناکەنەوە. هەر ئەوەی بە تەنها لە تەلەڤیزیۆنەکانی مەسڕور بارزانی کە بە پارەی دزرایی من و تووە دروستکرایە بڵێ مەسڕور بارزانی تویتە کۆنفرانس، کەسێکیان نایە ڕۆشنبیرێک نووسەرێک کورە گەندەخۆرێک کەس نایە برێ ئەرێ کاکە شەرم لە خۆتان ناکەنەوە ئەی هاوار ئەنگۆ کو دەبی دوو وەفد بچن لە بۆ یەک کۆنفرانسی. ئەخکاکە لە ڕووی دیبلۆماسیەت و ئەتەکێتی دیبلۆماسی شەرمەزاری و ڕیسواییە کو دەبیشتی وا بکەی. وە من زیاتر لە کاتان ناگرم، تەنها ویستم ئەو قسەیە بکەم ببینن ئەوانە نەخیندەواری دیبلۆماسیشن نەک نەخیندەواری سیاست. کاتە چ خۆش ماڵاوە.